بیرانی بەڕێزی کوردستان 24 ساڵتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەڵقەیەکی نوێی وێنە گەورەکەتان پێشکەشەکەین هەڵبەتە یادگار فایق بووە لەم بەرنامە لەم کاتە لەگەڵ ئێوە ئامادە نییە باوکی یادگار فایق بەر لە 3 کاتژمێر لە دەستپێکی ئەم بەرنامەیە وەفاتی کردووە و ئێستا دەتەرمەکەی بۆ گەرمیان کەلار گەڕاوەتەوە هەڵبەتە ئێمە لەگەڵتان بەرداوام بین لە وێنە گەورەکە لەگەڵ میوانەکانم تاوتوی پرسەیەکەین کە پرسی ڕۆژە و زۆر قسەی لەسەر کرێت لایەن هێز و لایەنە سیاسیەکان و هاوڵاتیان چاوەڕوانی دەرەنجامی کۆبوونەوە و گەڕی دووەمی دانوستانی نێوان هێز و لایەنە سیاسیەکانن بێگومان لە ئێستادا ڕاکان جیاوازن هاوڵاتیان بەشێکیان بە ئومێدن لە دەستپێکردنەوەی گفتوگۆکان و وەدۆزینەوەی چارەسەرێک بۆ قەیرانی سیاسی و لەوێشەوە گەیشتن بە ڕێگەچارەیەک تا لە قەیرانی داراییش دەربازیان بێ هەنێکی تریشیان کە نائومێدن لە دۆخەکە پێیان وایە لە ئێستادا لایەنە سیاسیەکان یاری بەکاتەکەن و تا هەڵبژاردنەکانی داهاتوو کە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان ڕێگەیاندووە دەتوانن لە مانگی نوێ هەڵبژاردن بکەن یاری وەمومان تەڵە بەکاتەکرێ هەموو ئەم پرسانە ڕای جیاوازی هاوڵاتیانن کە ڕۆژانە ئێمە کە دەچینە ناو خەڵک گوێمان لیانە بێ من لەگەڵ میوانەکانم ئەم پرسە تاوتوێیەکەین کە پرسەکە جاکتر دووبارەیەکەمەوە هەوڵەکانی دەرچوونە لە قەیرانی سیاسی بە میوانداری بەڕێز مەجید ساڵح هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان بەخێر بێ کاک مەجید لەگەڵ کاک پشتیوان گوڵپی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆش بەخێر بێ کاک پشتیوان بەڕێز شیروان شەمێرانی ڕاوێژکاری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بەخێر بێ کاک شیروان لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد خورشید ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە کەرکووک و گەرمیان زۆر بەخێر بێن دکتۆر با من لە جەناب تۆ دەست پێ بکەم لە ئێستادا هەوڵەکانی چارەسەری ئەو دۆخە و ئەو قەیرانە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەچوو ئەگەن وەگەڕی دووەمی دانوستانەکان بۆ پێی قورساییشی زۆر لەسەر پارتی دموکراتی کوردستانە و بارزانی لە 11 ساڵی ڕابردوو پەیامێکی ئاڕاستی هەموو هێز و لایەنە سیاسیەکان کرد داوای لێکردن قەیرانەکە چارەسەر بکەن و بە گفتوگۆ بگەنە دەرەنجاوێک پێتان وایە پارتی لە ئێستادا ئاشی قورس بێ و ئایا ئاسۆیەک بۆ چارەسەر دیارە؟ بەناوی خۆی گەورە سڵاو و ڕێز بۆ پێشمەرگە قارەمانەکان سەرخۆشم بۆ خانەوادەی بەڕێز کاگیادگەر ئەو بابەتەی کە لە کوردستان ڕوویدا پارتی زۆر بەڕاستگویانە لەگەڵ خۆی لەگەڵ جەماوەرەکەی لەگەڵ دەوروبەری خۆشی قسەی کرد لەو سەردەما مهمەی یەکەم ئەولەویەتی کار شەڕی داعش بوو سوپاس بۆخوالەوە سەرکەوتنێکی گەورە بەدەست هات بە پاڵپشتی جەماوەر بە ورەی بەرزی هێزی پێشمەرگە و ئەوەی کە هەمومان بینیمان بەشی دووەمی کارەکان کە ئێستا بۆتە ئەولەویەتی کاری تری بە نسبەت ئێمە لە پارتی دموکراتی کوردستان مەسەلەی چاکسازیە ئەم چاکسازیە چ لە ڕووی سیاسیەکە چ لە ڕووی داراییەکە هەردوودا بە نسبەت ئێمە کاری چاکسازی چ لە ناو حکوومەت چ لە ناو پارتی دموکراتی کوردستان خۆشی ئیجازەم بدەی بەردەوام بوو ئەوەی کە بابەتی گرنگە بەنسبەت ئێمە مەسلەی ئەوەیە کە نێوخۆی ماڵی کوردیش ئەبێ لە زمینی ئەو چاکسازیە بێواتە چاک بکرێتەوە ڕێک بخرێتەوە بۆیە پارتی دموکراتی کوردستان لە سۆنگەی ئەو دەست پێشخەریەی کە بەڕێز سەرۆک بارزانی کردوویەتی زۆر بە جددی کاری بۆکە و جددیشە لەسەر بابەتەکە لەوانەیە لێمان بپرسن گەڕی یەکەمی گفتوگۆکان ئێوە تەنها ڕۆشتن سەردانتان کرد پرۆژەتان نەبوو ئەمانەمان گوێ لێ بووە پارتی پێیوا بوو ئەبێ بەو شێوەیە کار بکەین کە یەکەم هەنگاوەکان بۆ ئەوە بێ کە ئێمە لە دابڕان لە دوورکەوتنەوە بینەوە سەر مێزی گفتوگۆ بەیەکەوە و لە گفتوگۆی هەڵوێز دەربڕینیش بڕۆین بۆ گفتوگۆی چارەسەر دۆزینەوە گەڕی یەکەمی کۆبنەوەکان بەنسبەت ئێمە هەسەنگانی پارتی دموکراتی کوردستان کە دوێنێش لە کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بە ئامادەبوونی سەرۆک بارزانی هەسەنگانی بۆ کراوە تواندراوە ئەو بەستەڵەکانە بشکێندرێت تواندراوە بەیەکەوە دابنیشین حیوارێکی دروست بکرێت و پێمان وایە لەو کۆبنەوەی لە هەفتەی پێشوو لەگەڵ برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەکو بەشی بەدووادا چوونی ئەو کۆبنەوەانە کراوە لە کۆبوونەوەی هەڵوێست دەربڕین گوازراوینێتەوە بۆ کۆبوونەوەی چارەسەر دۆزینەوە. دکتۆر پرسیاری گەتە پێشەوە لە گەڕی یەکەم کەوە بە کۆبوونەوەیکی سەرکەوتووی لە قەڵەمێن باسەوا کرێ ئەو گرژی کە هەبوو وەلانرا لایەنەکان دوای زیاتر لە ساڵێک یەکیان بینیەوە ئەم جارە هەمووان داوای پرۆژە لە پارتیەکان پارتیش داوای پرۆژە لایەنەکان پارتی دموکراتی کوردستان بۆ گەڕی دوم پرۆژەی ئامادەیە ئێمە لە پارتی دموکراتی کوردستان بڕوامان وایە هەر پرۆژەیەک هەبێ ئەگەر پارتی ئامادەیکە یا هەر لایەنێکی سیاسی ئامادەیکە ئەو پرۆژەیە قابلی بە گفتوگۆیە
و گرنگترین بابەت لە لای ئێمە ئیتیفاقە لەسەر ئەو پرۆژانە واتە ئەکرێ ئێمە بە خۆمان بیر و بۆچوونی تایبەتی خۆمان هەبێ گوێمان لەلایەنە سیاسیەکان گرتووە هەموو لایەک ئێستا کار لەسەر ئەوەکەن کە پرۆژە ئامادەکەن خاڵە لێکچووەکانی پرۆژەکان بکەینە بناغی کار خاڵە لێک نەچووەکانیش هەوڵ بدەین لێک نزیک بکەینەوە پێمان وایە ئەوە بەرنامەی سەرەکی پارتی دیموکراتی کوردستانە لە گەڕی دووەمی گفتوگۆکان کە لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەنجامێتی مامۆستا شێروان شەبێرانی بۆ پێی جەناب دراوشکەری ئەمینداری گشتیە گرتوویت وە کاک دکتۆر محەممەد خورشید باسێکە خاڵی لێکچوو و لێک نەچوو هەن ئەو خاڵە لێک نەچوانە چین کە نێوانی هێزە سیاسەکانی لێک دوورخسۆتەوە کە ئەتوانرێ وەلا بنرێن و لە گەڕی دووەمی دانوستانەکاندا بکرێنە هامش و خاڵە لێک نزیک و لێکچۆکان زیاتر نزیکتر بکرێنەوە. زۆر سپاس بە ناوی خوای بەخشیدەی میهرەبان. من وازانم پێشتر ئەوەی گەڕی یەکەم باش بوو تۆزێ ئەو حاڵەتە دەرونیەی کەوا بەستەڵەتێکە بوو زۆرتر نەفسی بووە گینا ئینسان دژمن یەکترش بێ ئەکرێ بە یەکەوە دابنیشە قسە بکا بەڵام ئەوەی لە کوردستانە دروست بوو تەنانەت بە یەکترت لەگەڵ یەکتر دانیشتنەکەش نەما بوو قسە لەگەڵ یەکتران ناکران لە دوورەوە تەنها لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە قسە ئەگیرایەک ئەوە باش بوو تا ئێستا بەڵام ئەوەی کەوا پێویست بێ ئێستا بۆ جاری دۆم هجا هیچ شتێک ڕوون نییە کەوا تا ئێستا ئایا پارتیانی کێتیان لایەنەکانی تر من نازانم کەوا پارتی وکێتی لە دانیشتنی چەند ڕۆژی ڕابردوو باسی چیان کردو و ئەیانەوێت چی بکەن تا ئێستا ڕاگەنراوی هاوبەشیان هەبوو ئەو ڕاگەندراوە هاوبەش ئەگەر بەرگەکانی بێنی لەوانەیە ئەتوانی هەر ئێستا بچیتە کۆبوونەوەکانی ڕابردوو برگەی زۆر هەیە هاوشێوەی ئەو برگانێکەوە لەو ڕگەان نەهاتەوە یعنی باش بوو قسەمان کرد کۆبوونەوەکان بەشداری ئەبێ لیژنەیە بە یەکەوە پێکەێنین هەتا دوایی نووسینی ئەم بڕگانە جایتر لە ڕاگەنراوی هاوبەشە بە بڕایەوە هەبێت باشتر یان نەبێ ئەمە ئەوە بڵێم بە قەناعەتی خۆی هەمیشە ئومێدێک بهێڵیتەوە باشترە لەوەی کەەوە خەڵک بێ ئومێد بکەیت ئەوە معروفە بەڵام کاتی ئەوەندە نەماوە زۆر درێژی بکەیتەوە ینی ئێستا ئێمە ئەوە کۆتایی مانگی یەکی ساڵی 2017 باشە بە بگوێرەی یاسا ئەبێ 21 نۆی ئەم ساڵ هەڵبژاردن بکرێ یعنی تۆ هەشت مانگت بەدەستەوە ماوە سێ چوار مانگیشی لا بۆ هەڵبژاردنشت هەمووی دووسێ مانگێکت بەدەستەوە ماوە لەم دووسێ مانگە ئایا تۆ ئەوەندە کاتت هەیە تەحملی ئەوە ئەکاتەوە بەم شکلە قاوە مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەی کەوا ئێستا هەیە لە کوردستانە بکەی و پاشان چارەسەری بدۆزیتەوە بۆ ئەوی هەنگاوی باش بنیت و بەسەرکەوتوی بڕۆیتە هەڵبژاردننی داویان چارەسەری مامۆستا شێروان پێتانوانیە پارتی وشێتی ئەرکیان قورستر بێ لەلایەنە سیاسیەکانی تر ناتوانانی ئێستا قیاسی لایەنێکەوە هەموو جونگەکانی دەسەڵاتی بەدەستە بکەی لەگەڵ لایەنێکی تر یعنی کاتێکەوە ئەوترێت لای پارتی یانێکێتی یان لایەنێکی تر هۆکارەکە ئەوە نیە ئەوە ناوی پارتی یان ئەوە ناویەکێتی هۆکارەکە ئەوەیەکەوە ئەو دوو لایەنە لایەنی دەسەڵاتدارن بە قەناعەتی من ئەگەر لە 160 مەسئلەکە بڕیاردان لە لای پارتی بێ لە 140 لە لای یەکێتیە چونکە ئەویش قدرەتی ئەوەی هەیەکەوە ئەگەر بێوێ بڕیار بە هەندێ هەنگاو بنێ بەڵام هەنگاوەکان بۆ نانێ ئەوە احتیمالە پەیوەندی بە خوێندنەوەی خۆیەوە هەبێ بۆ بارودۆخی هەرێمی کوردستان ئەگەر بە کورتی بە مۆستا شتێکم پێ بڵی باسی هەڵبژاردنەکانە کە لە 21 نۆی ئەم ساڵ ئایا پێتان وایە ئومێدەکەی هەڵبژاردنەکان ئەم ساڵ بەڕێوە بچن ئەوەی کەوا ئەوترێ هەیە بەڵام تۆ ئەگەر تۆ هەڵبژاردن بکەی بڕیارێکی پەرلەمانی ئەوێ سەر لە نوێ یاسای ئەوێ ئەن هەندێک ڕێکەوتن هەیە پێویستە بکرێ پێش ئەوەی کاتۆ بچیت هەڵبژاردنەکان تۆ ئەبێ ئەو ڕێکەوتنانە بکەی اینجا من وا ئەزانم ئەو ئاشتەوایی سیاسی ئەو ڕێکەوتنە سیاسیانە گرنگترە لە هەندێک کاروباری حکوومەت بۆچی چونکە ئاشتەوایی سیاسی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەبێت لە دەرەوەی چاکسازی ئیداری حکوومەتی هەرێم مامەڵی لەگەڵا بکرێت چونکە ئەوە مەسئلەیەکە پەیوەندی بە کاروباری حکوومەتەوە نییە ئەو بووەتە هۆک یعنی بەدەست نەفرێک نییە یان حیزبێک یان دوو حیزب بێت بڵێ چاکسازی لە پەیوەندی سیاسی ئەکە سپاس دەکەم مامۆستا شێروان کاک پشتیوان گوڵپی جایتر بەخێر بێ کاک شێروان باس لەواکە کە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن پێویستی بە بڕیارێکی پەرلەمان هەیە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە 11 ساڵی ڕابردوو ئەو ڕایگەیان کە داوای لەلایەنە سیاسیەکان کرد بە کۆبوونەوە و لێکتێگەیشتن کەسێک بۆ سەرۆکایەتی هەرێم و کەسێک بۆ سەرۆکایەتی پەرلەمان و دواتر حکوومەتێکی نوێ ڕابگەێنرێ ئایا پێتان وایە چۆن ئەکرێ پەرلەمان کارا بکرێتەوە ئێوە بۆ پێی لە چەند ڕۆژی ڕابردوش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەیەکتان کردووە ئەکرێت وردەکاری ناو کۆبوونەوەکە ئەگەر تۆ زانیارێکت لا بیزانین و چۆن لێەوە پەرلەمان جایتە کارا بکرێتەوە متفقم لەگەڵ مامۆستا لەسەر ئەوەی کاراکردنەوەی پەرلەمان و هەموو هەنگاوەکانی تر
ئەگەر زۆر پەلایانتیان نەکرێ و خێرانە بن هەڵبژاردنەکە ناکرێ هەموو ئەوانەی کە مامۆستا باسی کرد زامنی ئەنجامدانی هەڵبژاردنە سەبارەت بە کۆبوونەوەی یەکێتی و پارتی بەیانێک ڕاگەیەنرا مامۆستا ملاحەزەی لەسەری هەبوو کە بەیانەکە هاوشێوەی بەیانەکانی تر بۆ جوملەکانی بەڵام من پێم وانە کۆبوونەوەکانی لایەنەکانی تریش لەگەڵ پارتی بەیانەکانی زۆر جیاوازتر بوو بێت لەوەی دوێنێ و ئەو بەیانە کە لە کۆبوونەوەی ئەخیری پارتی و یەکێتی بڵاوکراوەتەوە خیتامی نییە دوا بەیاننامەی ئەم دۆخە نییە چونکە کۆبوونەوەکان ماون ئەوە یەکێتی پرۆژەیەکی بردووە لەگەڵ خۆیان وەفدی دانستانکاری یەکێتی لەگەڵ پارتی تاوتویان کردووە و پرۆژەکەی یەکێتی چی لە خۆ گرتووە ڕەنگە ئێستا بینەران لە شاشەی کوردستان 24 پرسیاریان هەبێت لە پرۆژەکەی یەکێتی بۆ دانیشتنی لەگەڵ پارتی لە چی پێکاتوە لە چەند خاڵێک پێکاتوە کە بەو پێی بڕیارە هەتا ئێستا خاڵەکانی بۆ ڕاگەیاندنەکان باز نەکرێت بەڵام پرۆژەکە بەڵانی پارتیش پێیان باش بووە لە کۆبوونەوەکانی ئایندەش لەگەڵ لایەنەکانی تر ئێستا بینەران حەقیەوەیان هەبێ بزانن چی لە پرۆژەکە چی لە خۆ گرتووە بۆ باشەکە کاک پشتیوان باسەوە کراوەوان هەموو کارێکەکان لە بەرژەوەندی خەڵک ڕەنگە مای خۆشحاڵی بۆ ئەم نێستە ڕام بگەیاندایە بۆ بینەران بەڵام ڕەنگە لە پێناو باش بەڕێوە چوون و بەدەستخستنی ئەنجامی کۆبوونەوەکان و گفتوگۆکان وا باش زانراوە تا کاتێکی تڕانەگەین واتە ئەو پرۆژەی ئەوەیە کە مەلا بەختیار سەرۆکی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی لە کۆبوونەوەی یەکەمی لەگەڵ پارتی باسیکەی کاوان پرۆژێک ئامادەکەن ئەو پرۆژەیە ئەمە بەستان ئەو پرۆژەیە ئامادە کراوە بە هەندێک گۆڕانکاری و ملاحەزاتەوە زۆر باشە کاک مەجید ساڵح قسە لەوەیە ئایا بەڕاستی ئومێدێک هەیە بۆ چارەسەری قەیرانەکان و تێپەڕاندنی و دۆخی کە ئێستا هەیە هەوڵەتێک لە بازاڕ لێپرسی موچەی نییە بەڵام ئومێدی شەکە کە لایەنە سیاسیەکان ڕێبکەون تا لەو ڕێکەوتنی ئەوان موچەکەی ئەویشی تابێت کە چارەسەر کراوە و پاشەکەوتەکەی موچە لات ببرێ و کە لەسەرێتی قسەی ئەوە چی لەسەر ئومێدی چارەسەری کێشەکانی ئێستای هەیە خۆی کێشەکە کێشەیەکی یەکجار زۆر گەورە نەبووە تا بڵێن ئومێد بۆ چارەسەرکردنی نەبێ بەڵام بەمەبەست گەورە کراوەتەوە ئێمە کێشەکە خۆتەزانانی گەڕێتەوە بۆ 28 پێش 28 کاتێک کە ئێمە تووشی قەیرانی شەرعیەتی سەرۆکایەتی هەرێم بووین لەو قەیرانە کە مناقشە کراوبرایە پەرلەمانە دوجار بوو بە کێشەیەکی زۆر گەورەتر و چەندین قەیرانی تری بە دوای خۆیان هێنا ئەمجا قەیرانی اقتصادی هات بەسەریا و کۆمەلگا براوەتە کۆمەڵی ئەزمەی گەوراوە کە ئەسڵان نایپەرژێتە سەر مەسەلە سیاسیەکانەوە نە بەسەر قوتوی ڕۆژانی خۆیان بە دوای قوتی ڕۆژانی خۆیان پەیامەکەی کاک مەسعود پەیامێکە لە سێ خاڵ پێکاتەوە خاڵەکانی زۆر سادە و ساکار یعنی بە مماتەڵە و قسە و ئەملا و کۆبوونەوەی لایەنەکانی دیکە و ئەمانەی ناوێت کۆبوونەوەی یەکەم شکاندنی بەستەڵەکە بوو خۆیان ناویان نابوو کۆبوونەوەی دووەمەکرێت ڕێککەون لەسەر ئەو ئالیەتێک بۆ جێبەجێکردنی ئەو سێ خاڵی کە کاک مەسعود لە پەیامەکەی خۆیان ڕایگەیاندووە ئیتر هیچ تەفسیرێکی تر هەم ناگرێت دکتۆر محەممەد کاک مەجید ئەوە لای جەنابەت بەس لەو کرۆ کە بەسەڵەکەکە ئێستا شکاوە چۆن پاپۆڕەکە بەناو ئەو بەسەڵەکە تێپەڕێکەوەتە ئێوە ئەنی پرۆژەتان چییە بۆ تێپەڕاندنی ئەو پاپۆڕە پرۆژەکە موجودە پێم وتی ینی ئەو پرۆژە سێ خاڵ پێشنیار کراوە کە بەلای گۆڕانەوە سێ خاڵەکە زۆر پێشوازی لێکراوە خاڵی گۆڕینی هەرسێ سەرۆکایەتێکە پێشوازی لێکراوە بەس ماوەتۆ سەر جێبەجێکردنی ئالێتێک دۆزینەوەی ئالێتێک کە لایەنە سیاسیەکان لە کۆبوونەوەیەکی ئەو بەش دانیشتن و متتەفق بن ئێوە چ ئالێتێکتان پێ باشە ئێمە ئالێتەکەەوە وازەحە لە دانیشتنەکە باسەوەمان کردووە کە پارتی لەبەرەوەی پێشنیاری ئەم بڵێن دەست پێش خەری کردووە ئەبێ جارە ئالێتی ئەو بزانیم زین ئالێتی ئەو چییە بۆ بەگرخستنەوەی ئایا جددیەتی هەیە لە بەگرخستنەوەی پەرلەمانی کوردستان و گۆڕنی سەرۆکایەتی هەرێم و گۆڕین لە حکوومەتی هەرێمی کوردستان یا ئەمە هەر پرۆژەیەکە بۆ کاتکوشتن و کات بەسەربردن ینی ئەو گومانەتان هەیە کە کات بکوژێتە هەڵبژاردنەکان یەکێک لە گومانەکانەوەیە بەس ئەگینا لە کۆبوونەوەکە کە لە بینی هەرتو لایەنە بەینی بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان ئاکراوە سەرۆکی وەفدی پارتی و توێتی ئەم جارە ئێمە لە جددیترین کە جددیترن ئێستا ماوە تۆ لە دانیشتنی دووەمە من پێم وایە ئەبێتە پارتی دموکراتی کوردستان ئالێتی خۆی بۆ جێبەجێکردنی ئەو خاڵی کە کاک مەسعود
پێشنیاری کردووە بخاتە ڕوو بزانن لایەنە سیاسەکانی تر تا چ ڕادەیەک لەگەڵ ئەو ئالێتەن و شەنوکە و بکرێت و ئالێتێکی موحد لەلایەن هەموو لایەنەکان ئەگەر لە نێوان زۆربەی لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان ڕێکەوتن لەسەر ئالێت و میکانیزمێک بۆ کاراکردنەوەی پەرلەمان و دانانی کەسێک بۆ سەرۆکایەتی هەرێم بزوتنەوەی گۆڕان پابەند دێبێ بۆ هەموو شتەکان ئێمە وتمانە قابلی و تو بێژە مادام پرۆژەکە وازەحە گۆڕینی هەرسێ سەرۆکایەتێکەیە ئێمە قسەما کردو لەسەری ئێوە ئالێتەکەی خۆتان بێنن و ناقشە و شەنوکەوێکی واتە ئەگەر هەر چوار حیزبەکەی تری بەشداری کابینی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتن لەسەر دیاریکردنی ئالێتێک ئەو کاتە گۆڕان هیچ بیانویشی تری ئەوێ گۆڕان دەرناچێت لە خاڵێکە لە بەرژەوەندی خەڵکانە بێ ئەمە باس ئێوەما کردو گرنگترین شت بەلای گۆڕانەوە بەرژەوەندیەکانی خەڵکو و دروستکردنی سیستەمێکی سیاسیە لە کوردستان کە پایدار بێت بزوتنەوەی گۆڕان پێ وایە ئەم دام و دەستگانە لە سەرۆکایەتی هەرێمەوە بگرە تا سەرۆکایەتی پەرلەمان و تا سەرۆکی حکوومەت ئەمانە مڵکی هیچ لایەن و حیزبێک نین بۆی بە کەیفی خۆی و بە ئارەزوی خۆی جێگۆڕکەی پێ بکە ئەوێ ئێمە پابەند بین بە سیستەمێک کە سبەی دوو سبەی ئاڵوگۆڕی دەسەڵات لە بینی لایەنە سیاسیەکانە دروست بوو هەر لایەنێکە لە هەڵبژاردنەکانە ئەکسەرێتی هێنا وەکو چۆن گەڕی پێشووی هەڵبژاردنەکانە پارتی دموکراتی کوردستان ئەکسەرێتی پێنا حکوومەتی تشکیل کرد بە ئاوبەشی لەگەڵ لایەنەکانە بەم شێوەیە بکەین لەسەر سیستەمێک کە کۆمەلگای ئێمە ئیتریلاک بووە لە ناستقراری و ناسەقامگیریش خاڵێکی گرنگە بوو حەزەکەم ئەگەڕەوە بۆ لای جەنابەت دکتۆر محەممەد خورشید بنەوەی ئەو بپرسم هەر لە قسەکەی کاکمەجی ساڵحەوە ئەوان هەموو جارێکە لیان پرسراوە داواکەن هەر سێ پاکێجەکە گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەیەکەوە ئەنجام بدرێ ئێوەش سوورن لەسەرەوە کە لە یەک کاتە بە یەک پاکێج ئەنجام بدرێ بۆی گومانی گۆڕانیش بڕەوێتەوە تاکید لە ناوەڕۆکی پەیامەکەی سەرۆکی هەرێمی کوردستانەکەمەوە یعنی ئەو خاڵانە تایەتی بەڵام ئالێتەکە چۆن ئەکرێ ئەمانە بکە من پێم وایە برایانشمان لە وزوتنەوەی گۆڕان ئەگەر بچنە ناو واقعی ئەو موزوعەکە هەر سێ پاکێجەکە ڕەبتی یەکتری ناکەن چکە یەکێکیان هەیە ئەبێ قڕان لەسەر ئەوەکانی تر بدە بنسبەت ئێمە خەڵی یەکەم ئێستا کە بیری لێ یەکەینەوە بۆ چارەسەر مەسەلەی کارەکردنەوەی پەرلەمانە چونکە گەرێمە بمانەوێ دەستکاری ئەوکانی تر بکەین و سەرۆکایەتەکەی تر پێویستمان بەکارەکردنەوەی پەرلەمانە هەموو ئالێتەکانیشمان پێ قبوڵە دێن گفتوگۆەکەین کام ئالێت لە نێو ئەو ئالێتانە باشترین حاڵەتن بۆ کارەکردنەوەی پەرلەمان ئەچینە سەر ئەو حاڵەتە ینی کاتەوە کاتی وەزیران لە عینادی و ئینکاری نەماوە بەزانێ ئەوە بابەتێکە کە لەوانەیە هەندێک ئەکتەر کە بیانوێ ناویان لە ناو هینەکانە بمێنێتەوە سەر شاشەکان ئەو جۆرە کەلیمانە بەکاربێنن لە سیاسەتە ئینادی لای ئێمە نەبووە بیرکردنەوەی واقعی هەبووە ئێمە بیدایەتی قسەکەم بۆەوە بەدەست پێ کردبووەوە ئەو لەوێتی یەکەم لای ئێمە شەڕی داعش بووە پێمان بووە بۆ ئەو مەترسی گەورەترین مەترسی بۆ لەسەر هەرێمی کوردستان هێشتا داعش مەترسیە دکتۆر ئەو مەترسیە گەورەی جاران نییە لەسەر ئێمە ئەو مەترسیە لەسەر کەرکووک تا ئێستا مەترسی هەیە لەسەر هەندێک ناوچەی ترمان تا ئێستا مەترسی هەیە بەڵام ئەو مەترسیە گەورەی جاران نییە کە هێزی پێشمەرگن نەتوانێت ڕوبەڕووی بێتەوە حاڵەتەکە ئەلێرەیە ئێمە بگەڕێنەوە سەر مەسەلەی قەیرانی سیاسیەکە ئێمە ئەمانەوە دەستکاری حکوومەت بکەین ئایا حکوومەت بچووک بکەینەوە حکوومەت فراوانتر بکەین سەرۆکی حکوومەت بگۆڕین جێگیری بگۆڕین هەر ئالێتێکی ترکە لە زمنی ئەوەی ئەو ئیتیفاقی سیاسی بۆی ئەڵم ئیتیفاقی سیاسی ناڵم ئیجماعی سیاسی چکە لەوانەیە یەکێک لە لایەنە سیاسیەکان لەگەڵ ئەو حاڵەتە نەبێ پێشنیاری تر هەبێ بەڵام کە چواوەکو خۆت میسال هەنایە چوار لایەن لەسەر مۆزوعێک بوون ئەوە ئەچێتە جۆرێک لە ئیتیفاقی سیاسی ئەمانەوێ حکوومەت بگۆڕین ئەوە پێویستی بە پەرلەمانە بۆیە هەنگاوی یەکەم کارەکردنەوەی پەرلەمانە کارەکردنەوەی پەرلەمان بەچی ئەکرێ پارتی دموکراتی کوردستان ڕێی خۆی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێی خۆی هەیە بزوتنەوەی گۆڕان وەکو سێ لایەنەکە ڕێی خۆیان هەیە دکتۆر بەزەوا کرێ بۆ کارەکردنەوەی پەرلەمانیان هەر بابەتێکی تر پێویستە دانیشتێکی پەرلەمان بەم دەستی سەرۆکایەتی ئێستا ئەنجام بدرێ ئێوە لەگەڵ ئەوان دەستی سەرۆکایەتی ئێستا دانیشتێک ئەنجام بە و دواتر کۆتایی بەکارەکانی بێ مەسلەی یاساییەکە مەسلەی پێڕەوی ناوخۆی پەرلەمان مەسلەی ئەوانە کۆمەڵی خاڵن تەفسیراتی جۆروا جۆر هەڵەگرێ تەفسیراتی جۆروا جۆر هەڵەگرێ بەپێ ئەو تەفسیرانە کامەیان مەقبول بوو لە نێو ئیتیفاقی سیاسیەکە بۆ کارەکردنەوەی پەرلەمان پارتی دموکراتی کوردستان هەنگاو بەرەوە هاوێ بۆیە ئێمە پابەندی کۆدەنگی لایەنە سیاسیەکانە بنێژۆ پارتی
ئەگەر هەرچوە لایەنە سیاسەکەی تر کۆدەنگ بن لەسەر پارتی دموکراتی کوردستان بۆ هەنگاوی ناوە بۆ هەنگاوی ناوە کە وەکوتم کۆدەنگینە ئیتفاقی سیاسی چکە ئەکرێ لەسەر مۆزوعێک مەسەلەن نمونە کورسیەکی پەرلەمانی حەزب هەیە یەک کورسی پەرلەمانی هەیە لەگەڵ ئەم ئیجماع نەبێت کە یەک کورسی پەرلەمانیش هەیە لەگەڵ ئیجماعەکە نەبوو ئیزان ئەمە ئیجماع نییە ئەبێتەوە ئیتفاقی سیاسی یعنی ئەلەوێ ئێمە هەڵسوکەوت دەکەین لەسەر بابەتەکان بەڵام پارتی جددیە ئایا پرسیارەکە ئەوەیە ئیلا پەرلەمان کارا بکرێتەوە ئەگەر نەمانتوانی بوەستین جارێکی تر بە یەکتری بڵێ ناتوانین بیر لە هەڵبژاردننی پێشوەخت ئەتوانین بکەینەوە بیر لە حاڵەتی تر ئەتوانین ئەو شتانە چین کە ئێمە ئەتوانین وەکو با بڵێن پلانی A پلانی B پلانی C لەبەردەستمان بێ بۆی هەموو لایەک بگەینە ڕێککەوتنێک لەسەر ئەوەی کە بتوانین هەنگاوەکان بەرەو پێش بنین مهمترین شت بەنسبەت پارتی دموکراتی کوردستان لە مەسەلەی قەیرانی سیاسی ڕێکخستنەوەی نێوماڵی کوردە ئەوە ئێستا هەنگاوی ڕئیسە بەنسبەت پارتیەوە و کاری لەسەرەکە و زۆر جددی شتیایە چکە خوێندنەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ چەند مانگی ئایندە پێویستی بە ڕێکخستنەوەی نێوماڵی کوردە لەوەیە کە پارتی هەوڵەدا لەگەڵ برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوا کۆبوونەوە و کە لە یەکێک لە خاڵەکان ئەڵێ لەگەڵ لایەنە سیاسیەکانێ تەرە وەفد دروست بکەین ئەو ڕێکخستنە بۆ هەنگاوێکی گەورەترە کە پارتی بیردێک زۆر باشە دکتۆر مامۆستا شێروان لایەنە سیاسەکانی دەروی یەکێتی و پارتی جۆرێک لە بۆچوونیان هەیە هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی حیزبەکانی دەروی یەکێتی و پارتی کە ئەوترێ ئێستا جۆرێک نزیک بوون لە نێوان یەکێتی و پارتیکە هەیە بە مانای ئایا وەلانانی حیزبەکانی ترە ئایاەوە ترستان هەیە ئەنی وەلا بخرێن یەکێتی و پارتی خۆیان بیانەوێت وەزعەکە چارەسەر بکەن ئەوان منوازانم باری یەکێتیش زۆر قورسە هەرۆک باری پارتی وەک لە سەرەتاوتم چونکە ئەوان دەسەڵاتن بەمانای ئەوەی دەسەڵات جیایە لە حکوومەت دەسەڵات جیایە لە حکوومەت من وەزارەتی دو وەزارەتم لایە پارم لا نییە ئاسایشم لا نییە سیاسەتی دەرەوەم هیچ لا نییە کە ئەم سێ حاڵەتە جومگەی دەسەڵاتە بەمە ئەوتری ڕژێم نظام ئەمانە لای هەر کەس هەبوو قەرار لە ئەخیرا لە لای ئەوە بێ ئەوانی تر وەزارەتەکانی تر هەمووی وەزارەتی خەدەمیان پێ ئەوترێ زیاتر نییە لە تەصنیفاتە بەنسبەت یەکێتی و پارتیەوە ئەگەر ئەوان ڕێبکەون بتوانن و خۆزگایە بیان کردای هە لە ساڵی ڕابردووە پێشتریش ئەو هەنگاویان بنارە بە ئەتیباری ئەوەی کەوا ئیدارەیی هەردوو ئیداری هەرێمی کوردستان ئێستا لەلای ئەوانە لایەنە سیاسەکان من ئەو قەناعەتم نییە کەوا پێیان ناخۆش بێ بەڵکو پێشیان خۆشی دەستخۆشیشان لەیەکرێ و جەنابی مامۆستا سەلاحەدین حتا پێش کۆنگرێ ڕابردوو و دوای کۆنگرێ ڕابردووش بە تەنهاوە دوور لە چاوی ڕاگەاندنەکان لەگەڵ سەرکردایەتی پارتی و لەگەڵ سەرکردایەتی یەکێتی بە هەموویانەوە دانیشتنی کردووە هەوڵی داوەکەوە ئەمە سایلانە چارەسەر بکرێت چونکە ئەوە گەر مامۆستا بۆ هەوڵەکانی سەرکەوتوو نەبوون ئایا بۆ پێویست ئیستیقبال لەو هەوڵانی بەرژەوەندی بەهادین نەکرا احتیمالە کەسێک بێ بارودۆخی بخۆڵقێنێ بەس لەبەر ئەوەی کەەوە ئەوە سەرکەوتوو نەبێ بۆ نمونە یعنی ئێوە لە هەوڵەکانتان بەردەوام ببن هەوڵ هەرگیز هەوڵ هەرگیز ناوەستەوە هەوڵ دراوە ئێستا بە تەنها هەوڵی وان نییە بەڵکو لە چوارچەوەی ئەو پێنج لایەنایەکەوە ئێستا ئێمە کۆبینەتەوە باسی لێ ئەەکەین و بۆیە لە سەرەتایە ئەو بەیاننامەی کاک مەسعود ئەو هەنگاوی کەوا نێرا لەلایەن پارتیەوە یەکگرتو زۆر دەستخۆشی لێ کرد بە ئیجابیشی زانی و مامەڵەشی لەگەڵا کرد کەواتە ئەگەر یەکێتی و پارتی ڕێککەون جارێکتر لە دانیشتنێکە ڕێگەین ڕێبکەون ئاوەکو یەکێتی و پارتی بەبێ سێلایەنەکەی تر ناتوانن ڕێبکەون و لە قەیران دەربچن چونکە ئەم قەیرانە سیاسیە ئەگەر بەدەست یەکێتی و پارتی بۆیان نەئەخولقا کەواتە کاک پشتیوان ناتوانن ڕێبکەون بەبێ سێلایەنەکەی تر ئێوە لەگەڵ پارتی هەر لە سەرەتاوە یەکێتی ئەوەی نەویست بەڕاستی یعنی هەر لە پێشێنانی ئەم کابینەوە ڕاستە هەندێک گۆڕانکاری لە ژمارە کورسەکانی یەکێتی بوو بەڵامەوە یەکێتی نەیویست بە تەنها وەک جاری جاران لەبەرەوە بارودۆخێکی سیاسی تر هات بۆ ئاراوە گۆڕانکاریەک لەسەر پێکاتی سیاسی و حساب لە هەرێمی کوردستان بوو گۆڕان بۆ جاری دووەم لە هەڵبژاردنەکانە ژمارەیەکی بەرچاو کورسی بەدەستهێنا بوو و ئێستش بەداخەوە کە ئەم چەند ڕۆژە لە دوای کۆبنەوەکەی یەکێتی و پارتی هەندێک ڕاگەاندنکار و شرۆڤەکار یانوێمە والێک بنەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوێ حیزبەکانی تر بەجێ بهێڵێ و لەگەڵ پارتی ئەمەیان ویستە یەکێتی و پارتی هەر زوو ئەیان کرد و پێم وایە لە کاتی دروستکردنی حکوومەت و یاخود لە مانجێشتی ساڵی ڕابردوو ئەیان کرد 2 ساڵی ڕابردوو
هەندێک کێشەی پێ حەلەکرا بەڵام هەندێک کێشەی گەورەتر زەقەبەوە. بەڵام ئێستا زۆر باز لە دووبار ئەپدێتکردن و نۆژەنکردنەوەی ئیتیفاقی استراتیژی نێوانی کێتی و پارتیە. ئایا بەڕاستیەوە ئەوە هەڵان ڕاستن کە باز لەواکرێ ئیتیفاقیکە جارێکتر نوێیەکەنەوە پرسیاری تیجێتە پێشەوە ئایا لە ئەگەری نوێکردنەوە و دووبارە ینی ئیزافەکردنی کۆمەڵی خاڵ و لابردنی کۆمەڵی خاڵی تر بەمانای وەلانانی ئیتیفاقی استراتیژی نێوانی کێتی و گۆڕاندێ کە لە حەفەی 5 ساڵ ڕابردووە ژۆکرا کاکارۆن هەر لە ئەگەری دروستکردنی هەر ڕێکەوتنێک لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی لەسەر حسابی وەلاخستنی ئەم ئەحزابانە نین لەم دۆخا کە ئێستا زیاتر قسە لەسەر چی ئەکرێ لەسەر ئەو پرۆژەی کاک مەسعود ڕای گەیاندوو لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنەکان لەسەری دانیشە هەتاوەکو نەگەینە کۆتایی ئەنجامی ئەو پرۆژەیە و دانوستانەکان پێم وانە قسە و باسێکی تازە بکرێت لەسەر ڕێکەوتنێکی تازی نێوانی زوبێر عوسمان جێگیری سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی ئەنجومەنەکەی ئێوەیە کە باسی لەوە کردووە لەگەڵەوەیان جارێکی تر ئیتیفاقی استراتیژی نێوانی کێتی و پارتی نوێ بکرێتەوە کەواتە هەوڵەگەیە ئەوە بابەتێکە جیایە لەم دانوستانانی کە ئێستا لە ئارادا هەیە بۆ دەرباز بوون لەم دۆ خێرێمی کوردستان. بەڵام باشە بەڵام قسەکە لەوەی ئایەکێتی و پارتی ئەگەر بیانەوێت ئەتوانن چارەسەری کێشەکان بکەن بەبێ گەڕانەوە بۆ سێ لایەنەکەی تر نەخێ بەبێ لایەنەکانی تر نابێت. زۆر باشە کاک مەجید لەمەوەی ڕابردوو زۆر باز لەواکرێ کە گۆڕان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی 2009 تا 2016 لە معارزەی هەرێمی کوردستان بوون. ئەگەری ڕێک نەکەوتن کە ڕەنگە هەوڵەتیان خواستیەوەیان نەبێ جارێکتر ئەگەریشی کراوێ واریدە گۆڕان ببێتەوە بە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان هەموو ئەگەرەکان کراون بن لە بەردەم بزوتنەوەی گۆڕانە گۆڕان لە بەیاننامەکانی خۆیان باسی وێ کردن لە هەر شوێنێک لە هەر کاتێک لە هەر چۆنێک بێت بەرژەوەندی خەڵک بخوازێت ئێمە لەو سەنگەرە بین ئەگەر پێویستکە لە حکومەتا بین لە حکومەتا بین بە مەرجێک بتوانین خزمەتی خەڵک بکەین ئەگەر پێویستەکە وەکو جاری جاران کە ئۆپۆزیسیۆنێکی زۆر بەهێزە بوو کۆمەڵی یاسای باش دەرکراوە حکومەت بەرپرسیارەتێکی زۆرتریە کەوتە سەرشان لە ئۆپۆزیسیۆنی شابین ئێمە هەر ئەوە بەلامانە مهمە یا گرنگە کە بتوانین خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین ینی گۆڕان پرۆژەیەک نییە بۆ ئاشخاص پرۆژەیەکە بۆ خزمەتکردن وەسیلەیەکە بزوتنەوەی گۆڕان وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان واشەمێنێتەوە بۆی زۆر لە تەوەرەکەش دوور نەکەم بۆ بەڵام سەرنجێکی منیری عوسمان پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان باسی لەوە کردووە ئەمڕۆ کە بەشداریکردنی گۆڕان لەم کابینی هەشتی حکومەتی هەرێمی کوردستانە کارێکی باش نەبوو یان سەرکەوتوو نەبوو ئایا ئێوەش هەمان ڕاتان هەیە ئەوە ڕێی شخصی خۆیەتی بزوتنەوەی گۆڕان ڕاگەیاندووە کە کاتێک ئێمە لەم کابینی حکومەتا بووین باشترین ئیش کراوە وەزیرەکانی ئێمە بەشایەتی خودی پارتی دموکراتی کوردستان و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان باشترین وەزیرەکانی ئەم کابینە بوون تا ئەو لەحزەیە کە دەرکراون هەر نموزەجێکت بووە بێنوە لەک هەتاکو ئەو لەحزەیە کە وەزیری مالی ئێمە استیلامی وەزارەتی مالی کردووە 2 معاش پێشتر نەدرابوو هەتا ئەو ڕۆژەی کە وەزیرەکەی موازی بێ ئێنە هەرە 2 معاشەی کە پێشتر نەدرابوو تاخیر بوو بەبێ پاشەکەوت لە دوای ئێمە یەکە ئەم قەیرانە سیاسیە سەر هەڵەدا لە وەزارەتی پێشمەرگە بەشایەتی کاک مەسعود و بەشایەتی حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکومەتی هەرێمیش دیسانەوە وەزیرەکەمان یەکێک بووە لە باشترین وەزیرەکان لە هەموو وەزارەتان ئەگەر ئەو داتانی وەزارەتی سامانە سروشتەکانیش ببینین کە خانە ڕووباسەوە کرێ قەیرانە داراییەکە بە ئۆتۆماتیکی ڕوویا و هەرێمی کوردستانی گرتوتەوە ئایا پەیوەندیدارە بەوەی کە وەزیرێکی بزوتنەوەی گۆڕان لەوێ بووە ئەو کاتە قەیران نەبووە قەیرانە داراییەکان ئێمە شەفاف بووین ئەو کاتە کە تا ئێمە لە وەزارەتا بووین هەموو ئەو شتانی کە ڕوویەدات بە شەفافی یەخرا بەردەم پەرلەمانی کوردستان و بەردەوام وەزیر استعدادی تیا بوو لە پەرلەمانی کوردستان ئابێت و لەگەڵ میدیاکارەکانیش بە هەمان شێوە شەفاف بوو بەڵام ئێستا ینی گومانێکی زۆر هەیە لەلایەن میدیاکاران لەلایەن ئێوەوە لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان لەسەر ئەو داهاتوو خەرجیانەی کە لە هەرێمی کوردستان ئاکرێەوە لەسەر ئەوەی کە ئەو هۆکارانەی کە لە پشت ئێوەی ئەوەن کە وای کردو پاشەکەوت بکرێت ئەگەر ئێمە لە پەرلەمان ببینایە و ئەگەر ئێمە ئێستا لە حکومەتی هەرێمی کوردستان ببینایە بێگومان بەبێ دوودڵی هەموو ڕاستیەکانمان بە شەفافی بۆ خەڵک باسە کرد سەبەب چییە بەڵام تا ئێستا ئەو سەبەبە ڕاستەقینانەی کە خەڵک قەناعەت پێ بکە و شرۆفەکاران قەناعەت پێ بکە و میدیاکاران قەناعەت پێ بکە کە سەبەبە ڕئیسیەکانی ئەم قەیرانە سیاسیە و قەیرانە داراییەکە هەیە
چیە تا ئێستا ڕانەگەێنراوە. پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان بۆ تا ئێستا ناخرێتە ڕوو بۆ ڕای گشتی کە باز لەواکرێ من لە ڕۆڤسمان سەرۆکی جباتی گشتی بزوتنەوەی گۆڕان پرسیەوە چەند جار ئەڵەیە کە گۆڕان پرۆژەکەی ئامادەیە بزوتنەوەی گۆڕان خۆشی وتوتی بە پرۆژەوە پێشوازیەکە یان بەشداری هەر دانیشتنیەکە ئەو پرۆژەیە چییە کە مەجیدیان ئەگەر شارزاییەکتانە بێ بۆ ڕای گشتی بخەنە ڕوو. ئێستا زۆربەی لایەنەکان ڕێکەوتون لەسەرەوەی کە ئەم مەسەلانە نەکرێتە بابەتێکی میدیایی بۆی ئاڵۆزی زیاتر نەکەوێتەوە قسەڵۆک نەکەوێتەوە پێشەوەی دانیشتەکان کە دانیشتەکان کرا بە دڵنیاییەوە ئەو کاتە پرۆژەکەی بزوتنەوەی گۆڕان دەخرێتە ڕووەکو ئێستا ئێمە چاوەڕی لە دانیشتنی ئەخیرات داوامان لە وەفدی پارتی دموکراتی کوردستان کردووە کە ئێوە بۆ جێبەجێکردنی ئەو پەیامەی کاک مەسعود ئالیەتان چییە؟ بێرنی دوایەوە کە ڕێکەوتی لەسەر ئالیەت پرۆژەی ئێمە ئەمە دوای ڕێکەوتنە لەسەر ئالیەتی گۆڕینی سەرۆکاتیەکان دانیشتین پرۆژەی ئێمە بۆ چارەسەرکردنی قەیرانی سیاسی و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان پرۆژەیەکی موحەدە چەند بڵێن کەسێکی شارەزا لە بوارە جیاجەکانە نووسیوانێتەوە دڵنیاییەوە پرۆژانە خرێتە هەم بەردەمی لایەنە سیاسیەکان و هەم دەخرێتە بەردەم ڕای گشتی. کاک مەجید زۆر بە کورتی وەڵام بێتەوە بۆ بگەڕم وەلای دکتۆر محەممەد خورشید ئایا هیچ کاتێک ڕاگەێنراوە بۆ کۆبوونەوەی 2 میلیۆن پارتی بزوتنەوەی گۆڕان؟ ڕانەگەێنراوە پارتی دموکراتی کوردستان دوای ئەم کۆبوونەوەی لە بینی خۆی وەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاندووە کە لەگەڵ لایەنەکانی تری دیکە دانیشن یامە چاڕانەوەین. دکتۆر محەممەد کاگنیشیروان بارزانانی جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان پێش دەستپێکردنەوەی کۆبوونەوەی دووەمی پارتی ویشێتی باسی لەوە کرد کە جارێکی تر دووقۆڵی دانیشتنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئایا کۆبوونەوەکان هەر بەم شێوازە دووقۆڵی لە نێوان پارتی و لایەنەکان بەردەوام ببن ئێوە پێتان باشە ئاوا بەردەوام بێ یان هەندێک لایەن و هێزی سیاسی تر پێیان وایە کۆبوونەوەی پێنجقۆڵی دەست پێ بکاتەوە بۆ پێی کۆبوونەوەکان کە وەستێنران کۆبوونەوەی پێنجقۆڵی بوون کە لە شاری جوانی شاری سلێمانی لەوێ وەستێنرا پێتان وایە چۆن دەست پێ بکاتەوە باشترە؟ ئەو کۆبوونەوە پێنج قۆڵیانە کە بوون بەڕاستی پارتی بۆ چوونی تەواوی خۆی لەسەر دەربڕیەوەوانە کۆبوونەوەی هەڵوێز دەربڕین بوون کۆبوونەوەی چارەسەر نەبوون بۆ ئێمە نەگەشتین ئەنجام بۆ ئێستا بەدوای کۆبوونەوەی چارەسەر ئاگەڕێن بۆ هەڵوێستیانی بۆی لای میرەران ڕوونتر بێت ئەو ئەحزاب سیاسیانی کە لە کۆبوونەوەکان هەر هەڵوێستیان دەرەبڕی هیچ هینێک نەبوو چارەسەر نەبوو چکە لە ئاخر کۆبوونەوە کە قرار بوو کۆبوونەوەی پەرلەمان تاخیر بکرێەوە بوو نەگەشتە نەتیجە ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان ئەیود ئەبێ بزوتنەوەی گۆڕان موافق بوو لەگەڵ وەفدی بزوتنەوەی گۆڕان موافق دەستی سەرۆکایەتی ئێستا و پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام پارتی زانی بزوتنەوەی گۆڕان لەو کۆبوونەوەی موافق بوو نوێنەرەکانیان لەو کۆبوونەوەی موافق بوو بەڵام هەڵوێستی تر بینیمان ئێستا ئەوە بوو کە کۆبوونەوەکە کرا کە نابووایە بکرا بای پەرلەمان ئەو حاڵەتە یعنی نەگەڕێنەوە بۆ ڕابردوو باس لە داهاتوو بکەین ئینشاڵڵا. من زۆر پارتی دموکراتی کوردستانەوە لە سەردانی یەکەم بەلایەنە سیاسیەکان وتراوە کە ئێمە دێنەوە جارێکتر دائنیشینەوە بەیەکەوە بۆی کە وەکووتم لە کۆبوونەوەی بەستەڵەک شکاندن و هەڵوێت بگەینە کۆبوونەوەی چارەسەر بڵێ لە چەند ڕۆژی ئایندە ئینشاڵڵا بەپێی ئەو هەڵسەنگانی کە دوێنێش لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کراوە جارێکی تر وەفدەکە ڕاست پێدراوە کە سەردانی لایەنە سیاسیەکان ئەکات ئەمە دەست لەم مەرحەلەیە ئەم مەرحەلەی دووەمی دانوستانەکان هەر پارتی دموکراتی کوردستان پێی باشە وەک نەک ئێمە هەموو لایەنە سیاسیەکان هەموو لایەنە سیاسیەکان کە گفتوگۆمان لەگەڵیان کردووە هەر پێیان باشە بەم شێوەیە ئێستا بەردەوام بێت بزانانی لە کۆبوونەوەی یەکەم کۆبوونەوەکە ئەو خاڵە لێکچووەکان و لێک نەچووەکان زۆر بەزەقی دەرنەکەوتووە ئێستا ئەوە خەریکە دەرەکەوێت بۆی کە ئێمە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان بۆ چوونەکان کۆ بکەینەوە بیکەینە وەرەقەیەکی عەمەل و ئەو کاتێک کە پێویستی بە ئیتفاقی سیاسی هەیە ئەو کاتە بەیەکەوە دانیشین و هەموو لایەک ئیتفاق بکەین لەسەر ئەوە لە پێناوی ئەوە پێویست بەوە هەیە مەسەن لەم مەرحەلەیە پارتی دموکراتی کوردستان جارێکتر سەردانیان بکە ئەگەر گەیشت لە نەتیجە مەسەن لەگەڵ برایانمان لە یەکێتی نیشتیمانیە لەگەڵ برایانمان لە یەکگرتووی ئیسلامی ئەمجا خاڵەوەی کچۆکانی ئەو میسالی طبعا میسالم هێنایە لەسەرینەکە بێکەوە ئەمجا لەگەڵ لایەنە سیاسیەکان دانیشین پارتی ڕێی وایە ئەگەر برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆ ئەگەر بە یەک پرۆژەی مشتەرک بچینە لای هێنەکان طبعا ئەم پرۆژەکە باشترە ئەم پرۆژەکە بەهێزترە دروست بێ کە پشتەنێوش پێتان وایە کە بە هاوبەشی بەیەکەوە یەک پرۆژەی مشتەرەکتان هەبێ بۆی سەردانی یەکگرتووی ئیسلامی و بکەن ئەگەر هەبوایە بەڕای من باشتر پێتان وایە دروست ببێ یان بۆ خۆی بەهێزە بۆ خۆی ئەگەرێکە لە ئێستا بەڵام ئیستیجابەی لایەنەکان چێ بێ ئەوەش گرنگە
باشە ئەگەر دروست بوو کاک شێوان لە جاری پێش ئەو هەمان پرسیارم کرد ئایا بەڕاستی ئیستیقبالی ئێوە بۆ پێکەوە پێشوازیتان لە یەکێتی و پارتی چۆنە بێتەوە باس لەوە کرد کە ڕەنگە ڕوونە ئەگەر ڕوویە ئەو کاتەوە چۆن پێشوازیەکەن من احتیمالی چەندە ئەکرێ ڕۆبا ئەوەندەش احتیمالی ئەوەی هەیەکەوە ڕوونەدا یەکێتی و پارتی بە یەکەوە ڕێبکەون بەڵام لەسەر ڕوودان بکرێ ڕێکەوتن جیایە و پرۆژێکی هاوبەش بێنن بۆ لای لایەنەکان جیایە ئەگەر بیانەوە ڕێبکەون و جێبەجێ بکەن ئەوە هەر خۆیان و ئەزانم عقلەتی هەموو حیزبەکان گەیشتوتە ئەوەیەوە ئەو هەنگاوێکی هەڵەیە بە دوور لە حیزبەکانی تر هەنگاوی عملی کردەی بنێرێ بۆ ئیشوکاری ئیداری ئەکرێ هەمویان پێکەوە بن بەڵام ئەگەر هەردووکیان بگەنە ئاستێک یان پرۆژەیەک بێن لەگەڵ لایەنەکانی تر قسەی لەگەڵا بکەنیان ڕێکەوتێک بکرێەوە ئەو کاتە ئەکرێ قسەی لەگەڵا بکرێ احتیمالە هەموو ئەوانەی کەەوە ئەوان لەسەر ڕێکەکەون هەرەوە بێکەوە ئێمە داوای لێ ئەەکەین بەڵامێکی ئەلم مەرحەلە کۆبوونەوەی پێنج قۆڵی سەرکەوتون نابێ ئەلم مەرحەلە یەکتر بینین و تۆزێک لە یەکتر تێگەیشتن و خاڵەکان دیاریکردن پاشان کۆبوونەوەی پێنجقۆڵی باشترە لەوەی کەەوە ئێستا لەسەر هیچ هەر پێنجاندا بنیشان دیسان دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی سەکردایەتی یەگرت و خۆی لە لێدوانێکی باسەوەکە کۆبوونەوەی پێنجقۆڵی باشترە باشترە لەوەی کەوا ئێستا تۆ ئاوا بڕۆی دوو بە دوو سەن کات بکوژی ئەوە باشترە بەڵام چەندە سەرکەوتو ئەبێ ئەوە مەسئلەیەکی ترا ئەگەرێک ئەوان عقلەکان لە یەک نزیک بکرێنەوە اینجا بەیەکەوە هەر پێنجێکیاندا بنیشن ئەوە من ئەزانم ئەوە باشتر ئەبێ لەوەی کە ئێستا لەسەر هیچ یان ئێستا گەر ئەم پێنج لایەنە بۆ نمونە گۆڕان و پارتی یەکێتی و یەکگرت و بەرامبەر بەیەکدا بنیشن لەسەرینەکە یاخر ئەمە کرا ئەو پرسیارشم لە کاک مەجید کرد بە لە جنای بشتی بکەم تا چەنە ئەگەری دووبارە گەڕانەوەتان بۆ ناو ئۆپۆزیسیۆنێکی کارە لە هەرێمی کوردستان ئەگەرێکی بەهێزە هەڵبەتە کارە بەمانای ئەوەی خەڵک چاوەڕێ نەکرێ ئۆپۆزیسیۆنێکی کارا هەبێ لە پرۆسی ئەو بۆ دوای هەڵبژاردن و شێوازی تەشکیلدانی حکوومەتەوە بڕیارادرێ ئێستا ئەگەری ڕێکنەکەوتنتان ئەگەر هەیە ببنەوە بۆ معارزە ڕێکنەکەوتن لەگەڵ کێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کەی باس لەواکرێ لە دانیشتنەکان ئێوە ئەم دانیشتنانەی ئێستا پەیوەندی بە حکوومەتی داهاتەوە نییە یەکگرتو ئەبێ بە ئۆپۆزیسیۆن بەڵام ئەم دانیشتنانە کە پارتی دیموکراتی کوردستان بە وفدێکی باڵا دکتۆر پەیوەندە گەورە نییە کە ڕێک نەکەوێت بەستی ئۆپۆزیسیۆن لێگرزیی پارتی و یەکگرتو کراوە زۆرجار نەبێ پرسیارەکەم بەڕووتر لە جەناب یەک تێگەشتنی نێوانی ئێمە هەیە بەکشێوان با پرسیارەکەی من بەڕووتر بگاتە جەنابێت باس لەوەیە گفتوگە و حیواری بینی هێزە سیاسیەکان پەیامەکەی بارزانیش لە 11 ساڵی ڕابردوو مەسوول بارزانی سەرۆکی هەرێم باسی لەوە کردووە کە گۆڕانکاری لە سەرۆکایەتی پەرلەمان و هەرێم و حکوومەتێکی نوێش پێک بهێنرێ لەگەر ئەوەی کە پارتی براوەی هەڵبژاردنەکانە لەگەڵ ئێوە قساکە و دانیشتنەکە بە حکوومەتێکی نوێ ئەگەر ڕێک نەکەوتن بۆی پرسیارەکە زۆر واضح بێ ئەگەر ئایا دووبارە ئەگەر هەیە ئێوە ببنەوە بە معارزە نایەگرتو پێش هەڵبژاردن لەگەڵ ئەوەیانەکەەوە لەگەڵ هیچ لایەنێکا بە دوولانە و سەلانە حکوومەت پێک بێنە کەواتە دکتۆر ڕای ئێوە چیە لەسەرەوەی ئەگەر ئۆپۆزیسیۆنێک دروست بێتەوە لە هەرێمی کوردستان پێش هەڵبژاردن ببوورە ینی مەبەستم فترەی ئەم 6 مانگەی ئەم حکوومەتە مەبەستە لە حکومەت بمێنەوە بەڵێ دکتۆر زۆر ئەوژێنی و ئەم ئەگەرانش لەوانەیە ئەگەر نەبێ ینی جارێ کێ ئەڵێ ئێمە لەگەڵ ئەحزاب سیاسی لەم مەرحەلەیە ئەگەینە ئەوەی کە حکوومەت تێک بدرێ لەوانەیە دوای کاراکردنەوەی پەرلەمان هەموو لایەنە سیاسەکان بگەینە ئەوەی کە ئەم حکوومەتە بەردەوام بێ ئەمەش ئەگەرێکە بە پێی وەکو ئەگەرەکانی تۆ تۆ بۆ یەکگرتو ئیسلامی ئێساکێتە دەرەوەی حکوومەتەکە و لەگەڵ پارتی تەنیا ینی بە دەرەجەیەک ئەو ساردی کە هەیە من نایکەمە دەرەوە پرسیارە تەنها بۆ وەڵامی ئەگەرەکان دەرکردن بوو ینی پرسیارەکە ئەوەیە پرسیارەکە ینی خۆی حاڵەتەکە ئەوەیە ساردیە ڕئیسیەکە ساردیە گەورەکە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە لەنا یەکێتی حسەی خۆی لە ناو حکوومەتی هەرێم هەیە برایانی یەکگرتو ماوە کۆمەڵی ئیسلامی ماوە ئێمە هیچ گرفتێکمان لەسەر ئەم مەوزوعە نییە بۆیە کارەکە چییە؟ کارەکە ئەوەیە مەسەڵەن مؤسسەی پەرلەمان پەکخراوە و جەنابی سەرۆکی هەرێمیش ئەڵێ بابێن ئێمە بۆ ئەوەی کە ئەو حاڵەتە ئەو بەستەڵەکە بشکێنین هەرچێ سەرۆکایەتێکە ئەکرێ ئێمە قسەی لەسەر بکەین و کاری لەسەر بکەین و چی ئیتیفاقی سیاسی هەیە لەم مەرحەلەیە لە قازانجی خۆمان جێبەجێ بکەین من پێم وایە بۆ قسەکانی جەنابە ئەگەر گەڕانی وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرەکانی گۆڕان بۆ ناو کابینی حکوومەت لە مەسلحەتی دۆخەکە بێ و قەیرانەکەی پێسەر سەر بکرێ وەکو پارتی ئامادەن
وەزیرەکانیان بگەڕێتەوە. وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان ینی جاری زۆر بەڕێزەوە باسییان بکەین حکوومەتی هەرێم لیان ناڕازی نەبووە لە زمنی ئەو کار و کاردانەوەی بووە فعل و ڕەتفعل بووە کە ئەو حاڵەتات و پێشەوە و لەو پەیامەی کە سەرۆکی حکوومەت بە هەردوو وەزیرە بەڕێزەکەی وتووە داواشی لەیان کردووە کە ئەتوانن بمێننەوە لە کارەکانیان ئەزانی بەڵام کە ئەو حاڵەتە بەنسبەت پارتی و بزوتنەوەی گۆڕان ڕوویدا ئەو وەزیرە بەڕێزانە کە ئەندامی بزوتنەوەی گۆڕان بوونە پێیان باش بووە کە ئەوانیش نەمێننەوە ینی حاڵەتەکە ئەمەیە هەتا ئێستاش بزوتنەوەی گۆڕان ڕای نەگەیاندووە کە بەڵێ من دێم لە حکوومەت سەح بکەمەوە ینی ئەمە خاڵە دروستەکەی خاڵە ئەساسەکە ئەوەیە کە کاک بەجی چۆنەکرێ ئەم دۆخی ئێستا تێپەڕێنرێ بەرەو دۆخێکی باشتر حیوارەکە تۆزێک تەوازنی تیا بێت بۆی ڕێی هەموو لایەنەکانیا پێم زەری ڕای جیاواز بێت دوو ڕێی جیاوازوان پرسیارەکەتان پرسیارەکەی منەوەیە چۆنەکرێ ئەم دۆخی ئێستا ئەو قەیرانی کە ئێستا هەیە لە ڕووی سیاسی و دارایی و تێپەڕێنرێ ئەگە بە کورتی پێم ڕێ سوپاسەکەم بە کورتی دۆخەکە باسم کردم ئەکرێت بڕیارێک چۆن لە 24 ساعاتە قەراری هەڵ پەرخستنی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکان و ئەو شتانە درا لە پەیامێکی وایشە هەموو شتانە بگەڕێتەوە دۆخی جارانی بەڵام هەندێک موعاشەرات هەیە کە مەسەڵەن ڕێگریکردن لە پەرلەمانتار بچێتەوە بۆ پەرلەمانی کوردستان و کاری یاسایی خۆی بکات هەندێک موعاشەرات هەیە کە تۆ هەوڵ بدەیت بۆ لەگەڵ ئەحزابی ترا ڕێکەیت بۆ گەلە کۆمەکردن لە حیزبەکانی تر بۆی ئاراستەی و توێژەکان بە شێوازێک بێت ئەم جۆرە پەیامانە کە وردە وردە خەریکە ئەگات ئەمانە جۆرێک لە مەترسی و دووڵە ڕاوکێ دروست کردووە ئەم لاو خەڵکام لاو ئەحزابی سیاسی کوردستانیش ئەم جۆرە هینانەی دروست کردووە من پێم وایە باسم کرد ینی ئیشەکە زۆر بە ئاسانی پەکخرا و زۆر بە ئاسانی چارەسەر کرێ نقطەیەکی هەرە گرنگەیەژەوەیە کە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی علاقاتی ئیقلیمیش تەنانەت سوپای سەرۆکی سوپای پازاران لە سنە هەڕەشەکە بێت نابێت لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بدات قونسڵی فڵان وڵات هەبێ و تورکیا دێت لە ئیعلامی خۆیان باسی ئەوە کات کە سەرۆکی ئیقلیمی کوردستان عێراق ئیقلیمی شیمالی عێراق باسەکەن لە پەیامی خۆیانە جۆرێک لە مەترسی هەیە عەباتی بە شێوازێکی تر تەعامل لەگەڵاکە یعنی هەڕەشەی دەرەکی تر وردە لە ئەنجامی لاوازی و لێکترازانی لایەنە سیاسیەکان و لاوازبوونی خۆمان لەبین یەکە و نەمانی پردی پەیوەندی لەبێن لە نێوان لایەنە سیاسیەکانە هەڕەشە اقتصادیەکە هەڕەشە ئەمنیەکە ڕاستە داعش نەماوە بەڵام هەڕەشەی وردە ئەڕەشەی ئیقلیمیت بۆ دروستە بێت من لەوە مەترسیمەیە کە ئەو پشتیوانی کە ئێستا بە بۆنی داعشەوە لێمانەکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی وردە ئەوانەش نەمێنێن بەنسبەت ئێمەوە یەک خیتابی ئێمە لە سەردەمی ئەحمەدی خانیوە تا ئێستا کورداوای یەک خیتابیەکە بەڵام ئێستا ئەوەی کە یەک خیتابی کورد تێگەدا هەر خودی کورد خۆیەتی کەواتە ئێوە کوردستانی گۆڕان لەو هەڕەشانەی عەبادی کە لای دووشەوی ڕەپێش و ڕایگەیان ئایا ترسێکتان هەیە؟ ئێمە نەک هەڕەشەی عەبادی هەموو هەڕەشەکانی ئیقلیمی لە تورکیاوە بگرێت تاکو ئێران و هەڕەشەکانی نێودەوڵەتیش مەترسیمان لەسەر هێوە بۆی ئەم ئەزموونەی کە بە خوێن و فرمێسک و ماڵوێرانی خەڵکی کوردستان بەرامهاتووە لەبار برێ لە ئەنجامی عنادی لایەنێکی سیاسیە پەخستنی ئەو موەسساتانەی کە 25 ساڵە ئێمە کارمان کردووە لەسەری و دروستمان کردووە ئەم موەسساتانە وردە کەوتبوونە سەر پێی خۆیان ئێستا لایەنە سیاسیەکان من وەکو دو قسەی جەنابی شووەریەگرم ئەگەر لە ماوەی خورەکێک پێم بڵێ ئایا بەڕاستی چی بکرێت بۆی قەیرانەکە تێپەڕێنین بە پرۆژە ئێوە کوردستانی گۆڕان بڵێن ئەمە خاڵەکانمانە بۆ تێپەڕانی ئەم دۆخە و مژدەیەک بن بە هاوڵاتیان کە بوترێت ئەمە کاتی تێپەڕاندی قەیرانەکان و کاتی وەلایانی ناکوچەکانە ئاخر سەرنجی پرۆژە ئێمە لە سەرەتایشەوە بووە گەڕانەوەی شەرعیەت بۆ هەموو موەسساتەکان بە موەسساتی پەرلەمانەوە بە موەسساتی سەرۆکایەتی هەرێمەوە بە موەسساتی حکوومەتەوە و هەڵگرتنی بەرپرسیارەتی لەلایەن هەموو لایەنە سیاسیەکان و شەفافیەت لە داهات و خەرجیەکان و شەفافیەت لە علاقاتی نێودەوڵەتی لە علاقاتی ئیقلیمی هەموو ئەمانە پرۆژە ئێمەیە کە گەشتبان بە داهاتووی کۆبوونەوەکان من حتمما گەشتبینم بەڵام نقطەیەکی زۆر مهمە ئێستا
خاڵی گرنگی متمانە لە بینی حکوومەت و خەڵکە پچراوە. ئێستا ئەرکی حکوومەت کە بریتە لە پاراستنی خەڵک لە هەڕەشەی دەرەکی و خۆشگوزەرانی بۆ خەڵک ئەم حکوومەتە توانای ئەوەیشی نەماوە کەواتە ئێمە وردە متمانە خەڵکەکە متمانەی بە حکوومەتەکەت نەبێنێ حکوومەت توانای جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی نەبێت ئەمە مەترسیەکی گەورەیە کە ئێمە زۆر زوو هەستمان پێ کردووە لە پرۆژەش سوال بۆ سەرنجەکانی کاک پشتیان پێت وایە ئەو متمانی کە کاک بەجی باسێکە بەو ڕێژەیە نەمابێ خەڵک بۆ پێویش بەرداری لە متمانی خەڵکو لایەنەکان کرد بەڵام من بەداخەوە لە کاتی دانوستان و گفتوگۆکانی لایەنەکانە متمانی ناو لایەنەکانیش بەلاوازە بینی بەڕاستی ئەمە خەتەرە ئەوەی باسی متمانەیە کاگ مەسعود ئەبێ پارێزەری هەنگاوەکانی پرۆژەکەی خۆی بێ کە ڕایگەیاندووە ڕێگانەرێرم پامەکەی ڕاگەاندووە ئەشی لە سیاسەکان نییە جێبەجێکن لە ساحەکەیە بەر لە هەمویان لایەنەکەی خۆی کە ڕێگرینە کار پێشێرکاری باڵا وانێ دکتۆر سەردانی لایەنەکانەکە پێت وایە پارتی ئەرشی خۆی جێبەجێ کردبێت لەوەی پامەکەی ئەرزی واقع مەبەستم بەڕێگریکردن لە عەلی حەمەد ساڵح و سۆران عومەر تۆ پەیامەکەی کاک مەسعود بچووکەکەیتەوە ما بێ لەسەر ئەوە برادێک ئەوێ ناوی لەسەر شاشەکان بێ ئەوە معنی متابعی بکەن ئەوانە ئەکتەرن یعنی لە تەوەرەکەش هەر بەڕێز مەجید زیاتر لە 50 خولەکە باس لەواکەین چۆن بکرێ بتمانی دیوایە یەک دوو ئەکتەر حەزەکەن کاک پشتیوان لە 30 ثانیە بۆ دواتر بگەڕم بۆ لای کاک شێروان دکتۆر محەممەد خوشیدیش بەڕاستی چی بکرێ بۆ متمانەیە دروست بێ واز بێنین لە هەنێ ڕووداوی کە لە شوێنێک ڕوئەیە باس لەوەیە خەڵکێک ئێستا چاوەڕێ ئەوێ ئومێدێکی دیسانی ئەوە ڕووداوانەیەوە کە نەبوونی متمانەیە نێتە ئاراوە من پێ دەڵێم ئەم پرۆژەیە لایەن کاک مەسعودەوە ڕاگەیەنراوە هەر ئەبێ بەڕاستی خۆی پارێزەری دۆخی جێبەجێکردن و گەیاندن ئەنجامی دێت. سپاس دەکەم کاک پشتیوان گوڵپی بەسەر شێروان باسەوە کە مەسعود بارزانی ئەرشی قورسە لەوەی پارێزەری ئەو دۆخە بێت و پەیامەکەی خۆی چاودێری بکە و وەفدە باڵاکەی پارتی کوردستان کە ئێستا پێیا بووە ئایا بەڕاستی ئێوە ئومێدتان هەیە بە چارەسەر بە من وەکو دو پرسەر دو قسەی زۆر ئەوە بەنسبەت کاک مەسعود لەسەر قسەی خۆی ئەوە حاڵەتێکی طبیعیە پارتیش نکولی لەو مەسەلەیە ناکا بەڵام من ئەیڵێم ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە ڕوئەدا ئەمە سیاسەتکردن نییە عەقڵ تێیە غائبە ئەمەی کەوا ئەکرێ شەرەقینە ئەمە قیم گۆڕینەوەیە ئەمە شەڕە بەردەیکەوە ئێستا ئەبێ واز لە تاریخ بێنین واز لە هەندێک بەرژەوەندی حیزبی بێنین تەنەزل من لەگەڵ بەکارهێنانی کلمەی تەنەزولە نیم پارتی بۆ گۆڕان بۆ پارتی بۆ یەکگرتوو هەتا دواییانێکێتی وازێنان لە بەرژەوەندی حزبی تەنەزول نییە ئەوە بەرژەوەندی باڵای ملەتە ئەبێت تۆ بەو شکڵە مامەڵێ لەگەڵا بکەیت ئەگەر تۆ بچیتە سوچێک و خۆت بگریتەوە لە حیزبەکەی خۆتەوە چاوەڕێ بکەیت بەرژەوەندی خۆت پارێزی ئەوە تەنەزولە بۆ ئارەزوو ڕەغەباتی خۆت ئەگەر بتەوێ بەرژەوەندی بپارێزی ئەبێ واز لەوە بێنین بۆیە من ئەڵێم واز لە تاریخ بێنین واز لە شەڕی نەفسی بێنین لەقین بێنین ئێرادە هەبێ ئەو مەسەلەکە بێش مامۆستا شێروان شەبێرانی سوپاس بۆ جەنابی شێت دکتۆر محەممەد خوشیەگەر لە دقەیەک بە من بڵێ کاک فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی ئەو ڕایگەیان لە کۆبوونەوەکان لا غالیبەوە لا مەغلوب براو دۆڕاویتیان نییە کاتی خۆڵبادان و باسکردنی دەستکەوتەکان نییە پێتان وایە بەڕاستی لە کۆبوونەکانی ئەم جارە نەبراوە نەدۆڕاوە نییە و تاسەنە ئومێدیشتان هەیە بەر دموکراتی کوردستان بە ئومێدەوە دەڕوانێتە کۆبوونەوەکان و زۆر جددیشە و پێی وایە ئەو جددیەتی پارتی و جددیەتی لایەنە سیاسەکانی تر و لە نێوانیشیانە برایانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوا کۆبوونەوە ئومێد بەخشە و ئەمە ژواکە کە ئومێدێکی زیاترمان هەبێ بۆ چارەسەرانەی کە بتوانین لەگەڵ لایەنە سیاسی بەڕێزەکانی تری هەرێمی کوردستان بیکەین و هەموو لایەکیشمان کاتە براو دۆڕاویشی تیانە لە کۆبوونەوە ئەزانی هەمومان سەرکەوتوین بەڵێ زۆر سپاسانەکەم سپاس بەڕێز دکتۆر محەممەد خوشیت ئەندامی سەکردایەتی پارتی ئەندامی جومی سەکردایەتی پارتی لە کەرکووک و گەرمیان سپاس مامۆستا شێروان شەبێرانی ڕایشکاری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێز پشتیوان گوڵپی ئەندامی جومەی ناوەندی یەکێتی و لەگەڵ بەڕێز مەجید ساڵح هەڵسوراوی سوتنەوەی گۆڕان سپاس کە ئەم شەو لەگەڵ ئێمە بوون و سپاس بۆەوەی کە کاتی خۆتان بە ئێمە بەخشید بیررانی بەڕێزی کوردستان 24
سوپاسی ئێوەی بەڕێزیشەکەین تا ئەم ساتە لە دیار ئەم بەرنامی ئێوە بوو وێنە گەورەکە بۆ هیوای تەواو کرابێ و بە گەورەی وێنەکە گەیشت بێت بە ئێوە تا دیدارێکی تری وێنە گەورەکە هەموو لایەکتان بەخواست بێرین خواتان لەگەڵ